ماوەی 5 ڕۆژە مانگرتنی 5 سزادراوەکەی بادینان بەردەوامە و دۆخی تەندروستیشیان تەواو مەترسیدارە. سەرچاوەیەکی ئاگادار بە پەیامی ڕاگەیاند لە ڕۆژی سزادانیانەوە ئەو 5 چالاکوانە مانیان لە خواردن گرتووە. سەرچاوەکەی پەیام باز لەوەش دەکات تا ئێستا زیندانی کراوەکانی بادینان لە مانگرتن بەردەوامن و دۆخی تەندروستی و دەرونیان تەواو ڕوو لە خراپبوونە. پێشتریش گوڵستان سەعید جێگری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ئاشکرای کردهبوو تەندروستی سزادراوانی بادینان باش نییە و 2 ڕۆژە دەمانەوێت سەردانیان بکەین، بەڵام لەلایەن ڕۆمی هۆکاری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ و هێزانامنیەکانی ئەولێرەوە ڕێگەیان پێ نادرێت سەردانیان بکەن. لەسەر لێدوانەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم کە چەند ڕۆژێک پێش سەپاندنی سزا بەسەر ئەو 5 ڕۆژە مەنووس و چالاکوانی بادینان لەلایەن دادگای تاوانەکانی هەولێرەوە وتبووی ئەوانە سیخورن و هەوڵی ڕەفاندنی کەسانی بیانی و تەقانەوەی بینا و کونسڵگەریە بیانیەکانیان داوە. دکتۆر فەرات حاد هەم دادوەری داواکاری گشتی هەرێم بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند ئەم جۆرە لێدوانانە بە جۆرێک لە جۆرەکان خەلەلە، با تایبەتی کاتێک لە کەسێکەوە دەربچێت کە سەرۆکیێکێک لە دەستە گرنگەکان بێت کە دەسەڵاتی جێبەجێکردنە. ئەمە دەستێوەردانە لە دادگاکان چونکە کاریگەری لەسەر ڕەوتی دادگا دەبێت، هەرچەندە پێویست نییە دادگا گوێ لە دەستێوەردانەکان بگرێت و پێویستە دادگا خۆی بڕیار بدات. باپی زانیاری ڕۆژنامەوانیەکان یەکێک لەو کەسانەی کە لەلایەن دادگای تاوانەکانی هەولێرەوە سزادرا پێشتر لە دۆگ لەسەر دۆسیەکەی بێتاوان دەرچوو بوو، دادگاش بڕیاری ئازادکردنی بۆ دەرکردبوو. دادوەر فەرات حاتەم ئەندامی داواکاری گشتی سەرسوڕمانی خۆی لەسەر گواستنەوەی دۆسیەکە بە هەولێر نیشاندا وتی ئەم بابەتە کە لە دۆگ بووە بۆچی دادگای تاوانەکانی دۆگ دادگایی نەکردووە و بۆچی دادگایکردنەکە هاتۆتە هەولێر. هاوکات باپی زانیارەکانی پەیام بە تۆمەتی بەرگریکردن لە دەستگیرکراوانی بادینان بڕیاری گرتن بۆ ئەیهان سەعید دەرچووە. سەرۆکاتی دادگای تێڵچوونی ناوچەی هەولێر دادگای تاوانی هەولێر 2 بە تۆمەتی دزەپێکردنی زانیاری لەسەر دۆسی دەستگیرکراوەکانی بادینان با ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ و باڵوێزخانە و کونسوڵی وڵاتان لارێم و بەغداد با تایبەت کونسوڵخانەی ئەمریکا بڕیاری گرتنی بۆ ئەیهان سەعید دەرکردووە. هەروە هەوڵەکانیش بۆ بەدەنگێنانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ بەردەوامە و لەو چوارچێوەیەدا نامەیەک لە کەسوکاری 5 چالاکوانە زیندانی کراوەکەوە بۆ نەتەوەیە گرتووەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تری مافی مرۆڤ نێردراوە کە تێیدا باسی بێتاوانی یەرێک لە زیندانیەکان و دڕندەی زیندان و دادگا و هەروەها سەربەخۆنەبوونی دادگایان کردووە و داوای ئازادکردنی زیندانی کراوەکان و تەواوی دەستگیرکراوەکانی بادینان دەکەن. نامەی کە سوکاری 5 زیندانی کراوەکە بە تێکست و وێنە ئاراستەی نەتەوەیە گرتووەکان و ڕێکخراوی ئەمنستی و چەندین ڕێکخراوی دیکەی مافی مرۆڤ کراوە. پێشتریش دادوەر ڕزگار محەممەد ئەمین ئەندامی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان با دەنگی ئەمریکای ڕاگەاندبوو دادگای پێداچوونەوە دەتوانێت بڕیاری سزادانی ئەو 5 کەس هەڵ بۆشێنێتەوە ئەگەر یاسایی نەبوو دەتوانن ئەو تۆمەتبارانە یەکسەر ئازاد بکەن. دادوەر ڕزگار محەممەد ئەمین لەبارەی دوودڵی و نیگەرانی هەندێک خەڵک لالایەنی دادوەری لە هەرێمی کوردستان دەڵێت قۆناغی دادوەری و بارودۆخی عەدالەت و یاسا ئێستا لە خراپترین ئاستا دەبینم لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی. دادگای تاوانەکانی هەولێر لە پاش زیاتر لە 6 مانگ دەستگیرکردن سزای 6 ساڵ زیندانیکردنی سەپان بەسەر 5 چالاکوان و ڕۆژنامەوانانی بادینان لە پاش بڕیارەکەش ناڕزایی بەشێک لە خەڵکی و لایەنە سیاسیەکان و چالاکوانان و ڕۆژنامەوانانی گرتەوە. لە ئێستاشدا تاکەومێت دادگای پێداچوونەوە تەمیزی هەرێمی کوردستانە کە باڵاترین دەسەڵاتی دادوەریە.